ئێستا هەندێک حیزب هەن لە هەندێک بەشی کوردستانە من ناوی کەس نایەنم بەڕەسمی ئیلحادیان تەبەنی کردووە، یعنی بەڕەسمی فیکرەی ئیلحاد نکوڵیکردن لە بوونی خوا و بوونی وەحی خوا و پێغەمبەران و ڕۆژی دوایی و ئەوانە هەمووی بەڕەسمی تەبەنیان کردووە. و من لە ڕوو زانیاریەوە قسە دەکەم، کتێب لەو بارەوە چاپ دەکەن، بەڵام ناوی خوانی لەسەر نانووسن و لە مقڕەکانیاندا و لە بنکەکانیاندا محاضەرە لەو بارەوە دەڵێنەوە، ئینکاریکردنی بوونی خوا سوبحانە وتەعالا. جا تەماشای ئەو بەڵاو مصیبەتە بکەن، خەڵکێک بەو چاو چۆڵانەوە بێ ئیدعای کوردایەتی بکە، ئیدعای ئەوە بکان نەتەوەکەی ڕزگار دەکا، بەڵام نەتەوەکەی موسڵمانە سەتان نەوەت و پێنجی نەوەت و چەندی وەکو دەڵێن، بەڵام ئەو حیزبە کە خۆی بە دڵسۆزی کورد و کوردستان دەنوێنێ بەڕەسمی بیرۆکەی ئیلحادی تەبەنی کردووە. هەر کەسێک ئەو فیکرەی ئیلحاد و بێڕوایی ڕووی تێکرد خێری پێوە نامێنێ. بۆیە وەکو گوتم هەندێک لە حیزبەکان زۆر کار لەسەرەوە دەکەن، هەیە کاری ڕاستەوخۆی لەسەر دەکا، هەیە کاری ناڕاستەوخۆ. و من ئەوە 30 ساڵە ئێمە لەم وڵاتەدا ڕاپەڕینمان کردو تا ئێستا لە بەرپرسێکی ئەم وڵاتەم نەبیستووە بەتەنگ دین و ئەخلاق و قیەم و بەهاڕۆحیەکانی ئەم خەڵک و میلەتەوە بێ. بۆیە بەڕاستی ئەوە ئەرکێکی قورسی ئێمەیە، بارێکی گران لەسەر شانمان کە ئاگامان لە خۆمان و لە کۆمەڵگاکەمان بێ، لە چینی تازە پێگەیشتومان بێ لەو دەردی کوشندەی ئیلحادە و لە هەموو دەردەکانی دیکەش کە لە ئیلحادەوە پەیدا دەبن.